پەنتاگۆن وتی و ئەوەی کە ئێستا جۆ بایدن وتی هیچ کەمی ڕاست نەبوو. یەک هەفتە پێش ئێستا بوو جۆ بایدن زۆر بە ڕاشکاوی دەیگوت ئێمە باوەڕمان هەیە بەوەی هێزە چەکدارەکانی ئەفغانستان زۆر تۆکمان زۆر بەهێزن زۆر بە قووەتن و دەتوانن پارێزگاری لە خۆیان و لە وڵاتەکەیان بکەن، بەڵام دیمان وا دەرنەچوو. ئێستا هەم خۆی هەموو تێبێژەکەیان دەڵێت کە ئێمە پێمان وا بۆ ئێمە دەمانزانی کە سوپای ئەفغانستان ناتوانێت لە خۆی دیفاع بکە. ئەمە لە ڕاستیە هەوڵدانە بۆ تەوجیهکردنی ئەو وەزعەتی کە ئێستا ئەمریکا تێکەوتووە و کاری کە بەپەلە کردی. هەرچی لە ئەفغانستان باس بکرێت لەسەر فەسادی گەندەڵی بێبەندوباری دەستگای ئیداری و هەروەها ئەو دۆخەنالەباری کە لەوێ بۆ درۆ دەلەسە و فەسادی کە کراوە ڕاستە، بەڵام ئەمانە هیچ کامیان تەوجیهی ئەو بێخلاقی گەورەی ناکەن کە ئێستا ئەمریکا دووچاری بۆەوە ئەو کارەساتی کە بەسەر خەڵکی ئەفغانستانی هێناوە. لە ڕاستیدا لەو 300,000 چەکداری کە وەکو سوپای ئەفغانستان باسی دەکەن، ئەگەر 1/6 ڕاست بواە، ئەگەر 1/6 ئەو دەنگوانی کە باسییان دەکرد بواە، ئەگەر بچووکترین مقاومت بواە پێشببینی نەدەکرا تاڵەبان ئابۆ ئاسانی و بەو دەستڕەسی بەوش خێرایە بێت هەموو ئەفغانستان بگرێ. سەرڕای هەموو گەندەڵیەکان، سەرڕای ئەوەی دەستسەرکردەکانیان دز بوون، درۆزن بوون، نەسازاد بوون، بە فکری نەتەوەکەیان نەبوو. ئەمریکا چی بکات؟ 180 میلیارد دلار ینی پارێکی گەوری لە ئەفغانستانە سەرکردووە بۆ هێزی سەربازی دابینکردنی هێزی ئاسمانی، یعنی ئەوەی کە بایدن وتی خۆ تالیبانی هێزی ئاسمانی نەبوو، سوپای ئەفغانستان دەیتوانی بە ئاسانی ڕوبەڕووی بێتەوە. کەمترین شەڕ ڕوویداوە، کەمترین ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە. پرسیاری ئەساسیش ئەوەیە، ئەو کەمترین شەڕشتی لە پشتەوەیە. پرسیارەکە ئەوەیە هیچ عەقڵێک قبوڵی ناکات، هیچ چاودێرێکی سیاسی و سەربازی ناتوانێت ئەوە پشت ڕاست بکاتەوە کە تاڵەبان بە هێزی خۆی هاتووە ئەفغانستانی بەدەستەوە گرتەوە جارێکی تر زاڵ بۆتەوە. پرسیارێک کە دەبێ وەڵام بدرێتەوە و پرسیارەوەی کە لە پشتی پەردەوە چی ڕوویداوە. تۆ دەزانی کە دەتوانی وەڵام بیەوەمان بیتەوە لە پشتی پەردەوە چی ڕوویداوە؟ ڕێککەوتنی نهێنی هەبوو لەگەڵ تالیبان ئەمریکا؟ لە 2018ەوە خەریکن. مەلا برادەر کە لە سجنی خۆیان بوو لە پاکستان بوو دەریان هێنا کردیان بەوەی کە ئێستا فەرماندەی هەموو تاڵەبان و یەکێ لە هەرە گەورەترین کەسەکانیەتی و لە 2018ەوە خەریکن لەگەڵ تاڵەبان دانووسان یەکەن کەسێکی وەکو زاڵمای خەلیلزاد و ئەو شاندانەی ئەمریکایی تا ئێستا. بەڵام ڕەنگە ئەمریکیەکانیش بێهیوا بوون لە سەرکردەکانی ئەفغانستان و دەنا 3 ساڵیش لەبەردەست بەرپرسانی باڵای ئەفغانستانە بووە. زۆر ڕەوایە ڕەنگە بێهیوا بوون، هەر کەسی تریش بێهیوا دەبێت. سەرکردەکانی ئەفغانستان بەڕاستی ناشرینترین نمونەی کردداری سیاسی و دەسڵاتیان داناوە ئەو پڕی گەندەڵی بوو. بەڵام خۆ لێرە مەسئولێتێکی ئەخلاقی هەیە. خەڵکی ئەفغانستان نەبوون کە ئەمریکایان بانک هێشت کرد بۆەوەی بچێت لە ئەفغانستان پارێزگاریان لێ بکات. لە سەرەتاوە ئەمریکایەکان خۆیان بوون مجاهدینی ئەفغانیان دژی شوورەویەکان. بەڵام بایدن نەیشاردەوە کاکجەلیل، وتی ئەفغانستان کێشەی سەرکردایەتی هەیە، کێشی سەرکردەی هەیە. هاوڕێ عزیز ئەمە زۆر ڕاستە، بەڵام بە تۆزێک ڕاوەستین لەسەر مەسەلەکە. یەک زۆر بە کورتی سەرەتا ئەمان بوون کە چوون لە ئەفغانستان مجاهدینیان دژ بە دەسڵاتی کۆمۆنیستی شوورەوی و کارمل و نەجیب دروست کرد، یارمەتیان نان بلادنیان دروست کرد. ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویداوە بەقایی تاڵەبان کە ئێستا بەقایی شکستی مجاهدینی ئەفغانستانە لە واقعدا لەوێ ماوەتەوە، ئەمانە هەموو دەستنێژی ئەمریکایەکان بوون و ئەمریکایەکان دروستیان کردن لە شەڕی ساردی نێوان دوو قوتبدا. پاشەوە ئەمریکایەکان لە 11 سپتامبەردا بۆ پارێزگاریکردنی ئاسایشی نەتەوەی خۆیان چوون ئەفغانستان، نەبۆ دەست گەشەکردنی ئەفغانستان و هەوڵدان بۆ ئەفغانستان. بەڵام لەگەڵەوەشا ئینکار ناکرێت بەدەیان ملیار دلاریان لەوێ لە بەشی مەدەنی، لە بەشی سەربازی و لە بەشەکانی تری پیشەسازی و ڕێگەوبانی ئەو وڵاتەدا خەرج کردووە. خۆی لە ڕاستیە گلەی ئەسڵی و بنیادی ئەمەیە لە ئەمریکایەکان. باشە، بەڵام کاکجەلیل کەمێک بەرلەوەی کە بینە لایەوە، من ڕۆژنامەنووسێک لە کابوڵەوە لەگەڵم بوو، سەرنجەکانی لەسەر ئەشرەف غەنی کە سەرۆکی وڵاتە بوو کاتێک کە وڵاتی جێشت پارەیەکی زۆر زێڕێکی زۆر وە، ینی بەشێک لە بەرپرسانی ئەفغانستان کە گەندەڵیان کردووە، کەسانی نزیک لە خۆیان داناوە، تەنانەت یەکێک لە جەنەڕاڵەکانی ئەفغانستان ینی مناڵێکی کردووە بە سوپاسیان بەرپرسێکی باڵای سەربازی. بەبەستم لەوەیە سیخناغ بووە وڵاتە لە گەندەڵی لە خراپی بەڕێوەبردننی حکومڕانی و هیچ دەرزێکی وەرنەگرتووە. تۆ دەزانی خۆوانی شاگادار بوون کە کاتێک بەرپرسێکی باڵای تالیبانیان لە زیندان هێناوەتە دەرەوە، وەک دانوستان هەیە لە نێوانە وەنیە؟ بەڵێ بێگومان ئەمە ڕاستە هاوڕێگان.
ئەوەی هەرچی بڵێین لەسەر کاربەدەستانی ئەفغانستان و ئەشرەف غەنی و کەرزای و ئەوانەی پێش ئەوان و ئەوانەی ئێستاش لە دەسڵات بوون لە گەندەڵی لە دزی لە درۆزنی لە خزم خزمێنە لە مەحسوبیەت لە تاڵانکردنی سەروەت و سامانی ئەو وڵاتە لە دروستنەکردنی کۆمەلگایەکی مەدەنی لە دروستنەکردنی کەلتوریکی نیشتیمانی و خۆشەویستی گەل و نیشتمان زۆر ڕاستە ئەمە ڕەوایە گومانی تێدا نییە وا بووە و فاکتەری سەرەکی هەرەسێنانی ئەفغانستانیش ئەمەیە لە ڕاستیە بەڵام ئەوەی لەسەر ئەمریکایەکانە و لەسەریان ئەکەوێت مەسئولیەتیشی ئەخلاقیە ئەو مەسئولیەت ئەخلاقیە نە لە بەرامبەر سوڵتە و دەسڵاتی گەندەڵی ئەفغانستاندا لە بەرامبەر ئەو خەڵکەدا لە بەرامبەر ژندانە مناڵاندا لە بەرامبەر ئەو کۆمەلگا مەدەنی کە خۆیان باسی دەکەن و دروستی دەکەن ئێوە سیر بدەن ئێستا سەدان ویدۆ هەزاران پەیام لە چالاکانی ژن لە کۆمەلگای مەدەنی لە ئەفغانستان بڵاو دەبێتەوانێ کە چۆن خەڵک دەکوژن بە دزیوە کە چۆن مەتاڵان دەکەن لەو شوێنانی کە چاوی میدیا بەسەریانەوە نیە و دوورە دەستە چۆن دێن چالاکان دەگرن و ئەزێتیان دەکەن وە زۆر شتی تر ئەمەیە تاوانەکە لێرەدا ئەمریکایەکان دەکشانەوە لە مێژوش بوون کە وتویان ئێمە دەکشینەوە بەڵام کشانەوەکە بەو پەلەپەلە بەو خێرایە گومان دروست دەکات لە هەمان کاتدا ئەمریکایەکان دەیانتوانی بە تاڵەبان بڵێن کە شێوەی هاتنە پێشەوەی شێوەی کارکردنی بە شێوە و میتۆدیکی تر بێ کە زەرورزیانێکی بەرپراوان بە جەماوەر و خەڵکی سڤیل نەگەیەنێ وەگەنە ئەو دەسڵاتە گەندەڵە مەسئولی ئەسلی و ئەساسی ئەوانن بەڕاستی 300,000 سەربازتان هەبێ بە باشترین چەکی مۆدێرنی ئەم سەردەمە پرچەک کرابێت هەموو ئەو خزمەتانتان کرابێت لەکوێ کەوا بۆ مە درۆیە ئەمە دزیە ئەمە ناڕاستیە ئەمە بە ئۆتۆبوس کارکردن و خزم خزمێنە بۆ ئەمانە زۆر ڕاستن فەسادی ئیداری لەوێ هەر لە مێژی شەخۆ ئەمە بۆ ئەمە هەری ئێستانیە لەواقع فەسادێک لە ئەفغانستان بووە تاڵانکردنی سەروەتی ئەفغانستان دابشکردنی وەکو میراتێکی چوزانم وەکو غەنیمەتێکی دەستکەوتو لە زمانی ڕەبانی و لە زمانی حکمەتی گڵبۆدیار و ئەحمەد شاه مەسعود و سەرکەوتنی مجاهدینەوە دەستی پێ کردووە لەواقع خودی تاڵبان بەرەنجامی تێکشکانی بزوتنەوەی مجاهدین بوو کە هاتە پێشەوە لەو 220,000 منداڵە بوو کە لە 20,000 قوتابخانەی دینی لەسەر سنوورەکانی پاکستان بەخێوکران و گەورەکران هەموو ئەمانە ڕاستە مێژویان هەیە بەڵام تەنها یەک شت هەیە لێرەدا مەسئولیەتێکی ئەخلاقی لە سەرشانی دەسڵات و دەوڵەتی ئەمریکای نسبەت بە خەڵکی ئەفغانستان کە هاوشێوەی عراقیش هەمان شت سیناریۆ هەیە بەڵام دەچمە لای هەردی هاوڵاتیانی ئەمریکی شەقامی ئەمریکی چی لەسەر ڕووداوەکانی ئەفغانستان دەڵێت سەرنجەکانیان چییە؟ بڵێ چی ئاسلااوتان لێبێ لە ڕاستیا لە دوای وتارەکەی بایدن کە چەند خولەکێکە بێت تەواو بووە قسە و لێکەوتەی زۆر هەیە لەسەر وتارەکەی کە بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی ئەمریکی لە ڕاستیا توان بڵێن لەسەر ئاسی باڵا گلەی نییە لە کۆی بڕیارەکە کە کشانەوەی هێزەکانی ئەمریکا بێت چونکە ئەلبەتەن بڕیارە لە پێشتر لە سەردەمی داری دانڵد ترەمپ بڕیاردرابوو و دانڵد ترەمپ هەنگاوی پێشینەی نابوو کۆمەڵێک سەربازەکانی لە 15,000 سەربازەوە بۆ 2500 سەرباز کەم کردبووە لە ئەفغانستان و ڕێدانووسانی هەبوو لە دانووسانی ئاشتی کردبوو لەگەڵ تالیبانە لە قەتەر دەستی پێکردبوو بۆ پرۆسە بۆیە ئەمە وەکو جۆ بایدن لە وتارەکەی ئەمڕۆ باسی کرد ئەم چوار سەرۆک پێش ئەم دوو دیموکرات و دوو کۆماری تا ئێستا بڕیاری کشانەوەیان داوە لە ئەفغانستان و ئەم نایەوێت بێتە پێنجەم سەرۆکە تەنها بڕیار بدا و جێبەجێ نەکاو لە ناو شەقامی ئەمریکیا بە شێوەیەکی گشتی گلەیەکان دابش بوون بەسەر چەند ئاستێکە یەکێک لەو گلەیانە کە هەیە ئەویشەوەیە کە پێیان وایە ئەو لە نێویشانە بێگومان دانڵد ترەمپ پیشکە قسەی کردووە لێدوانی هەبووە باس لەوە کە خراپترین میشنی یاخود خراپترین ئەزمموی بەرگری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم ئەزمموی کشانەوە بوو لە ئەفغانستانە و ئەو شێوازە پەلەپەلکردنەوە و ئەو شێوازەی کە نەیتوانی و ئەو تایملاینی کە داینابوو بەروارەی کە بۆ کشانەوەی هێزەکانی ئەو بەروارەی کە داینابوو بۆ گێڕانی خۆشی و هەنگ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا تێکچوون بە بڕیارێک کە بە پەلەپرووسکە توانیان هێزەکانی خۆیان سەر دەرکەن بەشێکی زۆری وڵاتیانی کە لەگەڵ ئەمریکیەکان کاریان کردبوو نیان توانیەوە تا ئێستا بێن و ئەمڕۆ تەقەکراوە لە ناو فڕۆکەخانەکە لەوێ هاوڵاتی مەدەنی کوژراوە جۆرێک لە ناسەقامگیری هەموو ئەمانە بەشەکن لەو گلەیە کە تەنانە گلەیەکان گەشتوتە ئاستێک کە ڕاوێژکاری پێشووی ئەمنی قەومی یاخودێکێک لە ڕاوێژکارانی پێشووی ئیدارەی باراک ئۆباما داوایەوەیە کاکە تاکە شێوازێکە یاخود تاکە حلێکە بایدن بتوانێت مامەڵە لەگەڵ ئەم شەرمەزاریە بکاوی شەوەیە کە ڕاوێژکاری ئەمنی قەومی ئێستا جێک سلۆڤیان دەربکات لە کارەکەی و پێیان وایە کە لە ڕووی کشانەوەی هێزەکانیان و ئەو پلانەی کە دایان نابوو سەرکەوتوو نەبوون لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی کارگێڕی کۆمەڵێک بابەتی ترەوە بەڵام بە شێوەیەکی گشتی چیاتوان بڵێن گلەی زۆر جدی نییە لەسەرەوەی کە بۆچی کشانەوە و بایدن خۆشی لە میانەی گفتوگۆکەیە کە دابەشی کردبوو بەسەر چوارتەوەری سەرەکیە ئێمە بۆ چوین بۆ ئەفغانستان چیمان کرد بۆ ئەفغانیەکان ئێستا چی ئەکەن وەلا ئایندا چی ئەکەن بۆ
بۆ ئەفغانەکانە بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە باسی لەوە کردی ئێمە نەچوین بۆ حکوومەتی ئەفغانستان بخەینە سەر پێی خۆی و یەکگرتووی بکەین و بکەین بە دەوڵەتێکی دیموکراسی چوین بۆ شەڕی تیرۆر چین بۆ کوشتنی وسام بن لادن ئامانجەکانمان پێکا و لە ئێستا دوای 20 ساڵ ئێمە خزمەتکردن و پارەدان بە سەربازی ئەفغانی و ئەو خزمەتانی کە بە حکوومەتی ئێوەمان کردووە کە سوپای ئەفغانستان لە سوپای بەشێک لە وڵاتانی ئەندامی ناتۆ زۆرتر بووە لە ژمارە و لە چەک و جبەخانەی کە ئەمریکا پێداوە و لە ئێستا ئەوان نەیانتوانیوە و لە کاتێکە باسی لەوە لە کاتێک ئەفغانەکان خۆیان ناتوان شەڕ بۆ خۆیان بکەن ئێمە ناچین شەڕ لەجێ حکوومەتی ئەو وڵاتە بکەین و لە ئێستا کار لەسەر کشانەوەکەینەوەی کە بتوانین بە شێوەیە کە ڕوبەڕوو بەرێکەوتمان لەگەڵ تالیبانە نەبێ و تەواوی دیبلۆماتکار و ئەوانی کە لەگەڵ ئێمە کاریان کردو و تەواوی ئەو کەسانی کە هاوپەیمان بوون بیان کشێنەوە هاوکاری هێزی هاوپەیمانانی تریش بکەین کە لە ئەفغانستان بە سەلامەتی بکشێنەوە لە چوارچەوەی پێشکەشکردنی 6,000 سەرباز کە ئەرکیان تەنها گواستنەوەیە و ئەرکیان شەڕکردنی لە وڵاتە و لە داهاتووە باسی لەوە کرد کە ئێمە بەردەوام بین لە هاوکاری مرۆیی و لە هەر هاوکاریە کە خزمەت بە دۆخی کۆمەلگای مەدەنی بکە لە ئەفغانستانەوە خزمەت بە هاوڵاتیانی مەدەنی وڵاتە بکە و بتوانێت دەریان کا لەو قەیرانەی کە ڕوبەڕوویە بنەوە بە شێوەیەکی گشتی چیا باسی لەوە کرد کە هەموو ڕەخنەکانەگرێتە ئەستۆی خۆی بەڵام گرنگەوەیە کە ئەم قۆناغا بوو تێپەڕێنرێ و باسی لەوە کرد دەگەر 15 ساڵ پێش ئێستا و 5 ساڵی داهاتووش ئێمە کشانەوەمان کردا هەر هەمان سیناریۆ ڕوێدا چونکە ئەوەی کە بۆ ئێمە سلمێنراوە لە 20 ساڵی ڕابردووە بەم شێوە باسی کرد ئەوی شەوەیە کە بە زەخت و زۆر و بە داگیرکاری و بە بەهێز ناتوانرێت ئەو وڵاتانە بخێتە سەر ئەو پێی کە حکوومەتانی دەرەوەیانەوە بەڵکووە هاوڵاتیانی خۆیان و حکوومەتەکانی خۆیانە کە پێویستەکە ئەو گۆڕانکاریانە بکەن کە پێویستیانەوە داواکاری لەسەرەوە هەوڵیان بۆ داوە چەند ساڵی ڕابردووە ئەتوانین بڵێن چیا لە ئێستا بەشێکی زۆر هاوڵاتیانی ئەفغانی کە لە ئەمریکان و بەشێکی زۆر چالاکەوانی ئەفغانی و بەشێکی زۆر لە دیبلۆماتکارەکانی ئیداری پێش و تاکە گلەیان لە ئەمریکاوەیە کە نەیتوانیوە لەم پرۆسەیە حکوومەتی ئێستاوەیە کە نەیتوانیوە ئەم پرۆسە بە شێوەیەکی زووتر بکە یاخود دوای بخا بۆ بڕوارەکەی خۆی کە قەرار بوو 11 سپتەمبەر بێ بە پێچوانەوەوان پێیان وایە گەر 11 سپتەمبەری ئەم ساڵ دیاری کرابێ بۆی کە وەکۆڵی تەقلی سەرکەوتنی ئەمریکا بێ کە هێزەکانیان کشاوەتەوە و پەیامەکانی خۆیان گەیاندووە لە ئەفغانستان بە پێچوانەوە پێیان وایە کە 11 سپتەمبەر ئەوە هەواڵی خۆشە بۆ تالیبان و گەڕانەوەیە بۆ سەرحکم و فەشەلی ئەمریکا لە دوای 20 ساڵ کە نەیتوانی ئەو ئامانجانەی کە هەیەی بیگەنێ بەتابەت لە ئێستا کە پێیان وایە بەشێکی زۆری ئەو زینداوانەی ئەلقاعیدە کە لە سژنەکانە بوون تالیبان گروپی تالیبانەکان تالیبان یاخ چەکدارانی تالیبان ئازادیان کردوون جارێکی تر هاتوونەتەوە ئەمەش جۆرێک لە مەترسی دروست کردووە بۆ بەشێک لە وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپی لە نێوانە سەرۆکوەزیرانی بریتانیا ڕخنەی لە شێوازی چۆڵکردنی ئەمریکا گرت ئەمڕۆ و بەشێکی تر لە ناوخۆی ئەمریکا بەتایبەت کەسایەتیەکی یاخۆ سێناتۆرێکی پێگە باڵایەک و لینزیگرام باس لەوە کە فەشەل و قەیرانێکە لە ئەفغانستان ڕووەدا لە ئەستۆی جۆ بایدنەوە بێ و باجەکەی بدا بۆیە ئێستا باس لەسەرەوەی ئایا ئەم بڕیارە زۆر گەورە کە لە دوای ڕۆشتن بۆ ئەفغانستان گەورەترین بڕیارێکە لەسەر ئەفغانستان درابێ بڕیاری کشانەوە بووە باس لەوەی ئایا ئەم بڕیارە کە لە ئێستا بەشێک پێیان وایە فەشەلی هێناوە چ کاریگەریەکە بێ لەسەر ئایندەی بایدن لە حکوومەتەکەی و لە هەڵبژاردننی بۆ خولی داهاتوو و لەسەر کۆی ئەو کەسانی کە لایەن گریان کردووە لە نێوانە وەزارەتی بەرگری و وەزارەتی دەرەوە و ئەو ئامادەکاریانەی کە لەسەر ئاسیان ئەنجومەنی ئاسایش کراوە یاخود ڕاوێژکاری ئەمنی قەومی کراوە بۆیە چیاتوانین بە شێوەیەک بڵێن ڕەخنەگر هەیە و پشتیوانیش هەیە بەڵام لە کۆی مەبدەئی دوو حیزبەکە کشانەوە لە ئەفغانستان بابەتێک بوو کە کاری لە پێشینەی بۆ کرابوو و هەنگاوی بۆنرا بوو بۆیە بایدن باسی لەوە کرد ئێمە لە 15,000 سەربازەوە گەشتبوونە 2500 منە بوو دوو بڕیار بم یاخود 15,000 سەربازەکە بگەڕێنمەوە جارێک تری داوام بە شەڕی تالیبان بدەم بۆ 20 ساڵی تر یاخود ئەوەی کە هێزەکانمان بکشێنمەوە و پشتیوانی تاو دەربڕم بۆ سەرۆکی ئەو وڵاتە و ئەو هێزە 300,000 کەسێ و ئەو تەواوی جبەخان و چەکوتفەنگە کە بتوان بەرگی لە خۆیان کەن ئەوان نەیانتوانی ئەوە بکەین ئێمەش لە جێوان و کاریان بۆ ناکەین بەڵێ هەردی کاک جەلیل ئەوەی کە یعنی گرفتە لە ئێستای ئەفغانستانە تۆ چاوەڕی چی دەکەی چاوەڕی چ جۆرە حکومڕانیەک دەکەی چونکە قسەکە ئێستا لەسەرەوەیە کە کێ دەبێتە کەسی یەکەمی حکومڕانی لە ئەفغانستان شێوازی حکومڕانی چۆنە بێت سەرنجی تالیبان چ شتێکتیای گۆڕاوە بۆ جۆری حکومڕانی لە ڕووی ئازادی لە ڕووی مافی ژنان لە ڕووی میدیا زۆر بابەتی تر تۆ پێت وایە کە ئەفغانستانی داهاتوو چۆنە بێت لە ڕاستیا پێشەوەی جوابی و پرسیارەت بەمەوە حەزەکەم ئاماژە بۆ قسەی بایدن بکەم کەوتوتی من دوو هەڵبژار دەبیشترم نەبووە یا دەبێت 15,000 سەربازەکە بگێڕمەوە بۆ پاکستان یا دەبێت 2500 بێنایەتە دەرەوە لە ڕاستی ئەوانە هەڵبژاردەی سێ هەمیش هەڵبوو
ئەمریکا هێزێکی زۆر بەقووەتەوە تاڵەبانەکان زەبری دەست و ئەمریکایان چەشتۆ دەزانن دەتوانێت چی بکە دەیتوانی بە دوو ئوشداری جددی بە دوو ئاگادارکردنەوەی زۆر جددی ئەو جۆری پێشخەویانە ڕاگرێ هەندێک سەر و سامان بەوەز بدرێ ئەو کاتە بەرحاڵ ڕێکەوتنێکیان کردووە لەگەڵ تاڵەبانیانیان کردو بەڵام وا دیارەکە کردویانە ئەو کات ڕێگە بدرای بە هاتنە کابولیان بگرتەوە ئەو فەجاعی کە ئێستا دروست بە دەستیان پێکردو بیکەن ئەمە نکتەی دووەم هاوڕێ ئەزیز بەڕاستی هەرچی سەیری ڕووداوەکان دەکەیت و جۆری هاتنە پێشەوەی تاڵەبان دەکەیت و گەشتنی بەدەسڵات دووبارە لە ئەفغانستاندا و هەروەها تعاملی ئێرانیەکان لەگەڵی تعاملی چینیەکان و رووسیەکان و ئەمریکایەکان خۆیان هەست دەکرێبەوەی کە لە پشتەوە جۆرێک ڕێکەوتن هەیە ئەم ڕێکەوتنانە لەگەڵ تاڵەبان کراوە بێگومان هەندێک قەوڵیان داوە هەندێک وعدیان داوە کە مەسەلەن ڕەوشیان وکو ڕەوشی پێشوو نەبێ دەستێک بە سیمای خۆیان نابێنن دیزایانی سیاسەتی دەرەوەیان بکەن لەبەرەوەی کە باس لە مافی مرۆڤ و مەسلەی پرێنسیبەکانی جیهانی بکرێت بەڵام لە ناوخۆی وڵاتدام هێزێکی زۆر تونندڕەوە هێزێکی زۆر پەڕگیرە هێزێکی زۆر ئیدئۆلۆژیکە بە مەفهومێ لە مەفهومەکان داعشی سونەیە من پێم وانێ ئەوان بەو ئاسانی کۆتایی بێن و لە هەر شوێنێک کات دەسڵاتیان هەبێ و بۆیان بکرێت و دەنگ نەداتەوە بە ڕەوش و سەبک و میتۆدی پێشووی خۆیان و بە شێوە ئەو شەو شەریعەتی کە خاصی خۆیانەوە خۆیان باوەڕیان پێیەتی ڕەفتار دەکەن لەبەرەوە بەو شێوەیە دەکرێت سەیری داهاتووی ئەفغانستان بکرێت یەک من پێم وانە تاڵەبان لەگەڵ هیچ کەس دەسڵات بەشکە هەوڵەدا هەروەکو جاران دەسڵات مۆنۆپۆلی خۆی بکات و بەشی نەکە ئەگەر گوشاری زۆر جددی لەسەر بێ ڕەنگە شان تەن بدا بە هەندێک شتی زۆر زاهێری وەکو حکوومەتی ئێرانی وەکو کۆمەڵی وڵاتی دیکتاتۆری ترکدایان بینین لە ناوچەکەدا لە هەمان کاتدا پێم وانە لە ئەفغانستاندا بە تەمای ئەوە بین حکومێکی مەدەنی و نیمچە دیموکراسی یا حتا حکمێکی عرفی و سنەتی دینی لە وڵاتەدا ڕووبدات نا ئەوەش ڕوونادا پێم وایە تاوجێکی کە بۆی دەکرێت لەسەر ئیدئۆلۆژی خۆیان و بە شێوەیەکی زۆر تند ئاژوانە دەست دەکەنەوە بە پیادەکردنی شریعەت و قوربانی ئەم حکوومەتەش بەشی زۆری ژنانن منداڵانن کۆمەلگای مەدەنی میدیا و خەبەرنیگاران و ڕۆژنامەنیگاران و چالاکانی بواری مەدەنی و هونەری دەگرێتەوە لە نووسەران و سینەماکاران و ئەوانەوە ئەمانە زۆرتر دەبنا قوربانی خودی ئەسڵەن تاڵەبان هێزێکی نامەدەنیە برای عەزیز هێزێکە کە یەک بەرەنجامی شەڕە دوو بە شێوەیەکی تایبەتی پەروەردەکراوە لە ڕاستیە ئەمە پاکستانە دەتوانێت کاریگەری جددی هەبێت لەسەر تاڵەبان نەک ئەمریکایەکان و ئەگەر ئەمریکایەکان لە مێژەوە بیان ویستوایە تاڵەبان بە جۆرێکی جددی لاوازکەن گوشارێکی جددیان دەخستە سەر پاکستان هەرگیز ئەو گوشارە جددیان نەخستە سەر پاکستان هەرگیز ئامادە نەبوون بە شێوەیەکی جددی گوشار بێنن بۆ پاکستان دەستهەڵگرێت کاک جەلیل لەوە تێ ڕووداوانە ڕوویداوە من زۆر لەگەڵ میوانەکان لەسەر شتێک پێداگیری دەکەم ینی حکومڕانیەک ئەگەر هیچ باکێکی با وڵاتەکانی نەبێت گەندەڵ بێ خراپ حکومڕانی بکاوکۆی کە بینیمانانی ئەشرەف غەنی بە پارەیەکی زۆر زێڕێکی زۆرە وڵات جێدێ لە بەرپرسەکانی تریش بە هەمان شێوە ینی بۆ گلەی لە تالیبان بکرێ ینی بۆ نمونە ئێستا ئەمریکیەکان لە عێراق هەمان سەرنجیانەیە ئەم حکوومەتێکی ئێستا لە عێراقەیە بەهۆی ناڕزایەتی وڵاتیانەوە ڕۆشتووە عادل عەبدولمەجید حکوومەتی جێشتووە حکوومەتێکی کاتیەوە ئێستا لە بەردەم هەڵبژاردنیان بەبەستمە بەراوردێکین بە عێراق هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەمریکیەکان هەمانە و سەرنجانیان هەیە کە لەگەڵ بەرپرسانی ئەفغانستانیان بووە تۆ کاکاتێک باکت با وڵاتیانی وڵاتەکەت نییە ئیتر هەچ کەسێک دێت ئەمریکا بۆ لۆمە بکرێەوە نییە؟ ئەمە زۆر ڕاستە خۆ ئەمریکا پۆلیسی ئێمە نییە ئێمە ڕاستەی دەزانی ئەمریکا پۆلیس نییە بێت ئەمنیەت و ئاسایشی گەلانی ناوچەکە دابین بکە ئەمریکا یا بەرژەوەندی تایبەتی هەیە یا حفزی ئەمنیەتی خۆی و بە ئەومە بەستانە دێ ئەوە زۆر ڕاستە بەڕاستی لەو ڕۆژەوە مەسلەی بۆ ئەفغانستان پێش هاتووە لە ڕاستی دائمە من بۆ خۆم کوردستان لە پێشام زۆرتر بەرجەستە و مجسەم دەبێتەوە چون ئەگەر سەیرێک دەکەی بەداخەوە لە جۆری دەسڵاتدارەتی لە کوردستاندا زۆری چی شتێکی بیرخسیتەوە یان چی شتێک بۆت گرنگ بوو پاش ڕووداوانی ئەفغانستان ئەوەم بۆ گرنگ بووم سناریۆ بۆ کوردستان تیکرار دەبێتەوە ئەگەر بە فکری نەبێت پێت وایە کە ڕوو بدات یان دووبارە بێتەوە لێرەش ئەگەر چارەسەری بۆ نۆدەزنەوە من گومانم نییە ڕوودەدات بە هاتنە دەرەوەی ئەمریکا ڕاستە وەزعیەتی عێراق لەگەڵ ئەفغانستان فەرقەکە باشە دەبێت چی بکەن باوەڕیان بە دیموکراسی بێ دەستاودەستی دەسەڵاتە بێ میدیا کراوە بێ ینی باوەڕ بەوەی کەسێ بێت چی بکەن بەڵێ ئەرزت دەکەن ڕەنگە هەندێک فاکتەر جیاواز بێ لە بینی عێراق و ئەفغانستانە بەڵام بە گشتی ئەمریکایەکان دەکشێنەوە ئەمە ئەسەن دیکترینێکە تیۆریکی تازەیە ئەوان پێیان وایە
تەسدیری دیموکراسی بڵاوی دیموکراسی لە ڕێگەی هێزەوە کۆتایی پێ هاتووە ئەمە ڕوانگە و بۆچوونی خودی دیموکراتەکانەوە کەسێکی وەکو فۆکۆیاما کە سەردەمێک باسی لە کۆتایی مێژوو دەکرێت ئێستا باس لەوە دەکات کە ئەم جۆرە ڕەوشە بۆ گەشەکردنی دیموکراسی جواب ناداتەوە دەبێ وازی لەبێنی لە ڕێکاری ترەوە پێش بڕێ لەبەرەوە دەکشێنەوە لەوە کشانەوە نێ بەڵام لە کوردستان ڕاستەکەی ئەوەی کە ئەم شتە ئاماژە دەکا بۆ ئێمە ئێرانیەکان و تاڵەبانەکان سازاوە لە ئێراندا دەسڵاتی ئێران زۆر بە فراوانتر دەبێت بێگومان بە فراوانبوونی دەسڵاتی ئێران دەسڵاتی هەشتی شعبی بە تایبەتی هەشتی وەلایی بەرفراوانتر دەبێت وامە گوشارێکی گەورە دروست دەکات بۆ کەمکردنەوەی ئەو دەسڵاتانی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەناو فیدراڵی هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ئەگەر ڕاست بین لەگەڵ خۆمان ئەوەی کە پێی دەڵێن سۆزداری نەتەوەی و نیشتیمانی وەفا بۆ خاک و بۆ ئاو لە نێو خەڵکەکەدا بە شدت کەم ڕەنگ بووە هۆکاری کەم ڕەنگبوونەکەشی دزیە گەندەڵیە نەپرسینەوە لە قسێ شێ خەڵک وڵاتی خۆش دوێ بەڵام بەرپرسەکان و هەڵی بەرپرسەکانیان ینی والێکی دەدەنویان بەرپرسانیان خۆش ناوێ تا ڕادەیەک ئەم قسەیە زۆرتر باوە هەوڕێ عزیز وڵات و نیشتیمان هوتێل نییە کاگەر خزمەتی نەکردی جێبێڵی هەمووان ئەمە دەزانین بەڵام ئەوان زەبری کوشندەیان لەم هەستەداوە وڵاتیان مۆنۆپۆل کردو بۆ خۆیان بۆ خۆشیان بۆ چی بۆ تاڵان بۆ دزی بۆ گەندەڵی بۆ باندبازی بۆ بەدەستەوەگرتنی دەسڵات ئێمە ئەمە لە کوردستانە دەبینین دەمی ئەو خەڵکە بکەرەوە لە سەدانەوەدی ناڕازیە ئەم ناڕازیبوونە لە چییە لە فەسادە لە گەندەڵیە لە دزی سەروەتە لە ناعەدالەتی ئیجتیماعیە لە نەبوونی دیموکراسیە لە نەبوونی ئازادی بەرفراوانە خۆ ئەگەر با یەک نمونەی زۆر زیندوو بێنینەوە ئەمریکایەکان زیاتر لە 2 ساڵە گوشاریان خستۆتە سەر باشووری کوردستان کە هێزەکانی هەفتاهەشتا ڕاستکەنەوە و دروستیکەن و لە میلیشیای حیزب دەری بێنن بیکەن بە هێزێکی نەتەوەی و نیشتیمانی تا ئێستا نەچوونەتە ژێرباری ئەمە ئەوان وتوانێ ئێمە بوجەکەی نادەین ئەمە چمان پێ دەڵێ ئەمە ڕێک ئەو چراسەڵزە بۆ ئێمە هەڵدەکا کە ئێستا بایدن چۆن قسە دەکات لەسەر کاربەدەستەکانی ئەفغانستان و دەوڵەتی ئەفغانستان دوو سبەیش ئاوا لەسەر کوردستان قسە دەکات دەڵێ 30 ساڵ پارەمان پێدان واتە سبەی نابێ بڵین کە ئەمریکەکان بێوەفا بوون گیان هێشتین تەنهایان کرد بێگومان هەر لە ئێستەوە بزانین بەلانی کەم لە 1991ەوە تا ئێستا مەسئلەی کورد و بابەتی کورد لە جیهاندا ڕۆژەق بووە نەک تەنها ئەمریکایەکان هەموو ڕۆژ ئاواش بەدەنگەوە هاتوون بەدەمەوە هاتوون 4000 گوندی خاپور کراو 1000 شاری تێکدرا و 192000 ئینسانی ئەنفال هەر هەموو ئەمانە ئەگەر تۆزی زیندوو بوونەتەوە بە یارمەتی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا بوون و بەڕاستی بۆ ئێمە کۆمەکی خۆیانیان کردووە هەوڵی خۆیانیان داوە و یارمەتی خۆیانیان داوە ئەوەی کە نەکراوە ئێمە خۆمان بووین نەمان ویستۆ و نەمان خۆمان وەکو کورد وەکو سەرکردایەتی کورد نەمن و نەجەنابەت بە نمونە وەکو حیزبانی کە دەسڵاتیان هەبوو لەوێ میزانی دیموکراسی تا چەندە ئازادی تا چەندە عەدالەتی ئیجتیماعی تا چەندە چەندە گەندەڵی هەیە دەڵێن 420,000 پێشمەرگە ناوی هەیە لە کوردستاندا ئەخرەوە دەبێتە 300,000ەکەی ئەفغانستان ئەو 420,000 لە شوێکا لە کەرکووک نەما بەڕەشەبایەک نەما کەس نەیزانی چۆن گیرا شنگال گیرا کەرکووک گیرا خانەقین گیرا ئەو هەموو خاکی کە لە دەستی ئێمەماندا ئێمە پێش ئەفغانیەکان هەرسمان هێناوە لە واقعدا ئەویش لە ئۆکتۆبەردا لەبەرەوە بۆیە من ئەوەڵین ترسێک کەلام گەورە بوو بەڕاستی ئەوەڵین غەمی سەردڵی گرتم کوردستان بوو ئایا بیر ناکەنەوە لەوەی بێن ئەو دەسڵاتە خەڵکی ترکەن مردمیکی ترکەن ئاشتێکی نەتەوەی و نیشتیمانی ئەلامکەن هەوڵی چاکترکردنی اقتصاد بدەن سوپایەکی نەتەوەی و نیشتیمانی دروستکەن دەست لە خراپکردنی یەکتر و هەڵگرن ئایا بیری لێ دەکەنەوە لە مۆزئێتە سبەینی ئەگەر هەشتی شعبی و ئێران و تاڵەبانە و زنجیرەیە یەک بگرێ و بە قووەت بێ مطمئن من زەبرەکەی بەر ئەوان دەکەوێت و ئەگەر خەڵک و سپا و دەوڵەت یەکێک نەبن و احتیمادیان بە یەک نەبێ و ئەو باوەڕە نەتەوەی و نیشتیمانیە نەبێ لە ئەفغانستان خراپترمان بەسەر دێت بەڵێ سوپاس بۆ جەلیل ئازادی خواه شارەکان لە ڤێرجینیا و ڕواردیانوەر لە واشنگتن سوپاس بۆ بەشداریتان